بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو لە ناو بینای پەرلەمانی کوردستانەوە لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر لەگەڵتانم جیاواز لە بەرنامەکانی ترکە لە سلێمانیەوە لەگەڵتان بووم میواندانی بیواداری زۆر بەڕێز دکتۆر جعفەر ئیبراهیم ئێمن کردووە جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان کۆمەڵێک پرس تاوتوێ بکەین لە سەرەتای پرسەکانەمەوە بزانم کە دەبوو بە پێی قسەکان ئەم ساتەی ئێمە ئێستا لەگەڵ جنابی دکتۆرە باسی ئەومان کردای ئەمڕۆ لە کۆبوونەوەکەتان باسی چیتان کرد بەڵام وەکو دەرەکەوێت کۆبوونەوەکە بۆ ئێوارەی ڕۆژی هەینی دواخراوە ئایا ئەمە 100% کۆبوونەوەکەکە یان ئەمەشیان ئەگەری دواخستنی تێدایە و چۆن دوا ئەخرێت هەنی ئەگەرەکانی دواخستنی ئەبێت پشت دەستوو بێت بەچی مەبەستمە لەگەڵ جەنابیان کۆمەڵێک پرسی دیکە گفتوگوی لەسەر بکەم لەوانە هەنگاوەکانی حکوومەتی عێراقی وەکو وەزانن حکوومەتی عێراق بە دیاریکراوی عەبادی بە فەرمانەکانی بە پەرلەمانی عێراق وەکو ئاگادارین جگە لەوانی پێشووتر لە تازەترینیان بۆ نمونە بڕیار دژی پرۆژەیەک تەقدیمەکرێت دژی ڕفراندەمی سەربەخۆیی و هەروەها لە هەمان کاتدا عەبادی سەرپشکەکرێت کە هێز دژی هەرێمی کوردستان بەکاربێنێت لە تازەترین نمونەشدا کۆبوونەتەوە و بە کۆی دەنگ بڕیاریان داوە بە دوورخستنەوەی پارێزگاری کەرکووک بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم لە پۆستەکەی قسە لەسەرەوە شەیەکە کارەکەن بۆ لێسەنەوەی متمانە لە سەرۆک کۆماری عێراق بەڕێز دکتۆر فواد ماسوومیش ئەمەوێ بزانم ئەمانە چ کاریگەریەکیان هەیە لە ئێستادا و ئایا ئەمە کورد زیاتر لە خەونی سربەخۆی نزیک ناکاتەوە و مەبەستیشمە لە جەنابیان لەگەڵ جەنابیان قسە لەسەرەوە بکەین کە پەرلەمان بەنیازی چییە لەسەر چی کۆ بێتەوە بەنیازە لە پێشترین باسەکان لە ئەولەویەتی کاریان باسی چی بکەن و مەبەستیشمە قسەیەک لەسەر کۆبوونەوەکەی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری وڵاتان بە تایبەتی ئەمریکا و بریتانیا و نەتەوە یەکگرتوەکان ڕای جەنابیان بزانم دکتۆر جعفەر ئیبراهیم سەرۆکی پەرلەمان سڵاوتان لێبێت ئەمەوێت پرسیارە دەست پێ بکەم ئایا سبەینە پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە بەڵێ سبەینێ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە ساعت 7 ئێوارە بە دانیشتنێکی ناسایی و لەسەر داوای ژمارە یاسایی پەرلەمانتارانی کوردستان کە پێشکەشیان بە سەرۆکاتی کردووە و ئەو پرسەی کە داوایان کردووە کۆبوونەوەیەکی ناسایی لەسەری ئەنجام بدرێتن پرسی ڕێفراندۆمە و مافی چارەنووس. دکتۆر بۆچی ناوتان نائاسایی؟ خۆ بەپێی پێڕەوی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی ئاسایی هەیە و کۆبوونەوەی نائاسایی هەیە ئەوەی نائاساییەکە بابەتەکان دیاری دەکرێن و لەسەر داوای ئەندامان دەکرێتن و بارودۆخی پەرلەمانی کوردستان شوا دەخوازیتن باشترین دەرگا بۆ ئاساییکردنەوەی پەرلەمان ئەم جۆرە کۆبوونەوە بوو هەم ژمارەی یاسایی ئەندامان داوایان کردووە و پرسەکانش دیاری کراون ئەمە دەستپێکێکی باشە بۆ ئاساییکردنەوەی بارینەوە پەرلەمانی کوردستان. بەڵێ ئەوترێت زۆر جار وتراوە پەرلەمان کاراکرێتەوە و نەکراوەتەوە و ئەخیر جاریش دوای ڕێککەوتنی نێوانیکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دیسان وترا ئەوی شوا دەرنەچوو. ترسی ئەوە هەیە کە سبەی ئێوارە پەرلەمان کۆ نەبێتەوە؟ ترسی ئەوە لە ئارادا نییە لەبەرەوە مانگەشتی پەرلەمانتەران کرا ئیمزا کۆکراون ئەندامان دەربڕین لە حەز و خواستی خۆیان کردووە لە دەواکاریەکانیان کردووە بە ئاسایی و یاساییان پێشکەش کردووە و بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانش جێگری سەرۆکی پەرلەمان کە ئەندامی دەستەیە دەتوانیت لەو حالەتەدا ئەو داوایانە وەربگریتن و تەعاملێکی پەیڕەوی لەگەڵ بکەتن و ئەو ڕێکارانەی کە دیاری کراون بەپێی ئەو ڕێکارانە معاملە لەگەڵ ئەو داوانە بکە داوای ئەندامانی پەرلەمان باشە وانە دەکرێتن. بەڵێ بزوتنەوەی گۆڕان دێت بۆ کۆبوونەوەکە؟ ئێمە تا ئێستا هەلوێستیان دیار نییە و تا ئەمڕۆژ دیار نەبوو و بەپێی ئەوەی کە بە دواتەچوونی ئەم بابەتانە دەیکەین ئێمە تەعامل لەگەڵ پرسە دەکەین حتا لەو حالەتەی کە ئەوانش بێن دەبێت بەپێی ڕێککەوتن بێن ڕێککەوتنێکی چەند لایەنە هەیە ئەساسەکە ڕێککەوتنی پارتی و یەکەتیە و فراکسیۆنەکانی ناو پەرلەمان ئەکتیڤانە چالاکانە پرسی ڕەفراندویان گفتوگۆ کردووە
چارچێوەیان بۆ داناوە چۆن ئەم پرسە لە ناو پەرلەمان بورژێنن و پشتیوانی لێ بکەن و بە شێوازی بڕیار و ڕاستپاردا هەر لایەنێکی تر بێوێت بەشداربی لە کۆبوونەوەی بەیانی دەبێتن ئەو ڕکەوتنە واژۆ بکات ئەوش لەگەڵ ئەو پرسە هەماهەنگ و هاوکار بیتن. باشە چی بە نسبەت کۆمەڵی ئیسلامیەوە؟ ئەماش بە هەمان شێوە هەڵوێستی وان جارێ دیار نییە بۆ من دیار نییە و دیارە خواستەکیان هەیە پەشداری لە کۆبوونەوە وترێت بزوتنەوەی گۆڕان کۆ بێتەوە کۆبوونەوە دواخا قسە ئەکا لێ دوان ئەدا بەڵام کۆمەڵ ئەمەی دیار نییە هێشتا لای ئێوە شوایە ینی لەگەڵ کاک شێخ فەخرەدین کە تا ئەم ساتە سکرتێری پەرلەمانە پەرلەمانتارانی دیکەیان هیچ قسەتان کردووە بەنیاز نین لای ئێوانش تەبێ هەلوێستی تاکە کەس جیاوازە لە هەلوێستی بزوتنەوەکیان ڕێکخراوەکان هەر حیزبێک لەبەرەوە ئێمە گرەومان لەسەر هەلوێستی تاک نییە باش هەلوێستە فەرمیەکەیان دیار نییە و لەسەر هەلوێستی فەرمیان تا و کاتەی دیار دەبیتن ئێمە بەرحاڵ کارەکان بەڕێوە دەبین و ئەو داوای پێشکەش کراوە داواکی یاساییە بەند وەردەگرین و تەعاملێکی پەیڕەوی لەگەلی دەکەین. باش ئەگەر وەکو گریمانەیەک بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نەهاتن بۆ دانیشتنەکەی سبەی ئێوارە دانیشتنەکە هەر ئەکرێت دانیشتنەکە هەر دەکرێت چونکە بەپێی پەیڕەو ئەو دانیشتنە دەبێ بکرێت هیچ پاساوەک نییە هیچ هویەک نییە ئەو دانیشتنە دوا بکەویت چونکە ڕاگەیەنراوە بەپێی پەیڕەو ڕاگەیەنراوە و ینی دانیشتنی نائاسایی هەر لە بەیاننامەکە لە بانگەوازەکە بابەتەکەش دیاری دەکرێت پێویست بەوە ناکە دواتر بەرنامەی کار بۆ دامنرێت و سکرتاریەت دانیشتن دەستەی سەرۆکاتی کۆنووس بنووسیتن بەو شێوازە ئیشەکان بەڕێوە چوینە باش و ناگەڕێینەوە بۆ دوا دانیشتنەکە ئەنجام دەدرێت. باشە ڕێککەوتنەکەش هەیە وانی ساوەکەش هەیە و بڕیارەکەش هەیە. زۆر باشە چاوەڕێکن چەند کەس جگە لە گۆڕان و کۆمەڵدان ئەمامەدی دانیشتنەکەی سبەی ئێوارە بێت نیسابی یاسایی ئامادە دەبیتن باشە و بۆ ئەو پرسەی پێشکەشیان کردووە واژویان پێشکەش کردووە ئەو واژوانە بناغایەکی تەواوم بۆ پشتگیری ئەو پرسەی پێشکەشیان کردووە لەو بارەوە ئێمە هیچ مەترسێکمان نییە دانیشتنەکە بە نیساب و بە یاسایی و بە سەرکەوتووی کۆتایی پێدێت. باشە لە ئەگەری نەهاتنی گۆڕان و کۆمەڵ کێ دەبێت بە سەرۆکی پەرلەمان وەکێ دەبێت بە سکرتێری خۆی سەرۆکی پەرلەمان لەو کۆبوونەوەی دیاری ناکرێت. باشە تەنیا جێگەر بەپێی مادەی هەژدەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئیدارەی دانیشتنەکە ئیدارەی دانیشتنەکە دەکات وەکو جێگەری سەرۆکی پەرلەمان مافی خۆیەتی بەپێی ئەو مادەیە دانیشتنەکە بەڕێوە بێت هەر هەمان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە دەستپێکی دانیشتنەکە بە تەکلیفی سەرۆکی دانیشتنەکە ئەندامێکی پەرلەمان ڕادەسپێریتن وەکو سکرتێر بۆ ئەوەی بەڕێوەبردننی کاروباری سکرتاریەت نەک وەکو سکرتێرش هەر ڕاستپاردن بۆ بەڕێوەبردننی ئەرک و کاری سکرتێری پەرلەمانی کوردستان و دواتر بابەتی کۆبوونەوەکە پێشکەشیان دامانەکرێت بۆ گفتەگۆ و بڕیار لەسەردان بەنیازن باسی چی بکەم سبەی ئێوە وەکو گوتم بابەتەکە هەیەک بابەتە دەکرێت چەندین بابەت بە کۆبوونەوەی ناسایش دەکرێت چەندین بابەتی دیارکراو نابێت بابەت دیارکراو نەبیت ئەوەی کە ئێوە دیاریتان کردووە تا ئەم ساتە جگە لە باسی ڕفراندۆم کە وازەحە بەڵێ چییە؟ من دیاریم نەکردووە ئەندامان دیاریان کردووە بە نووسین بابەتیان نردووە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان و ئەو بابەتی دیاریان کردووە بابەتی ڕێفراندۆمە پشتیوانی لە ڕێفراندۆم پەسەندکردنی ڕێکارەکانی کۆمیسیۆنی باڵای ڕێفراندۆم و هەڵبژاردن دەستکردنی دەستەی یعنی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم بۆ ئەوەی هەرچێ بڕیارێکی پێویست لە سەر مەسەلەی پرۆسەی ڕێفراندۆم و مافی جانەنووس لە ئایندەدا بیدەتن ئەو ینی وەک دەست هەڵاتەش زۆر گرنگە پەرلەمان بە ئەنجومەن دەیدات ئەوش ڕێکارێکی زۆر پێویست بوو کە پێشتر نەبووە ڕەنگە تێبینیەک هەمیشە دەوەڕژێنرا لە میدیاکان باسییان لێ دەکرد
ئەوش بابەتەکە و یەک خاڵش لەو خاڵانەی کە بەیانیش گفتوگو لەسەر دەکرێت ساسی کۆمونۆی فراکسیۆنەکانە بەتەکی تەم بابەتانە ئەوەی باسییان کردووە دووبارە باسی لێ دەکەینەوە و بابەتی گشتینە بابەتی هەنووکەینە و لە ئاستێکی هەڵوێستان بەرامبەر حکوومەتی عێراقیە بێت ئەو شتێکە لەو خاڵانەی کە باز دەکرێت باش ئەوەی پێیوەستە بە ڕێفراندۆم بەڵێ بەنسبەت پەرلەمانەوە جارێکی تر بێگەردخان بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان دووپاتی کردوێتەوە کە یەکێتی جێگیری سەرۆکی پەرلەمانی ئەوێت ئایەکێتی ئەم داوایە کە مافی خۆیانە و تا چەندە ئەگەری ئەوە هەیە کە جێگیری سەرۆکی پەرلەمان وەربکرێت ئەو بابەتانە بەپێی ڕێکەوتنی پارتی و یەکەتی باس کراون و خاڵەکان دیاری کراون و هیچ گرفتێک لەو ئارەوە لەلایەن پارتی نەماوە یعنی ڕێکەوتنێکی دوو قوڵی کراوە و لایانی تر ڕێکەوتن لەگەڵ لە نێوان پارتی و یەکەتی لەگەڵ هەردیسان سێ قوڵی لەگەڵ یەکگرتو کراوە لایانی ترش پەشدار دەبن واتە لەو بارەوە هیچ گرفتێک نەمایە لە ئەگەری نەهاتنی کۆمەڵ و گۆڕانە ئەگەر هەیە یەکگرتوش بێتە دەستەی سەرۆکایەتی قسەی لەسەر کراوە قسە نەکرابیش دەکرێتن ینی ئەو بابەتە کراوەی ماون و هەموو ئەگەرەکانش لە بەرچاو گیراون و ینی بابەتی ئاساییکردنەوەی باری ناو پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی پەرلەمان لە ئەولویاتی ئەو ڕێککەوتنەی تازەیان نێوان پارتی دکتۆریانی لای بینەر ئەمە پرسیارە ئێوە بێگومان پێشوەختە سیناریۆکان لە پێشچاوتانە کۆمەڵێک سیناریۆتان بۆ داناوە یەکێک لەو سیناریۆیانە سبەی ئێوارە و دواتریش دەبێت بە سیناریۆیەکی پەسەندکرا و ممکن و لەسەری ئەڕۆن کێ ئەبێت بە سەرۆکی پەرلەمان ئەگەر گۆڕان و کۆمەڵ نەهاتنەوە بەریەکێتی ئەکەوێت یان یەکگرتو پارتی ئەوە زای چۆنە دەبێت پێش ڕۆداوەکان نەکەوین ئەو بابەتە دەمینیتن ڕێکەوتنی ئاساسی هەیە لە نێوان پارتی و یەکەتی و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو ڕێکەوتنە بناغەیە بۆ ئەوەی بەدواداچوونی ئەم پرسانە بکرێتن و هەمووش مەبەستەکەی ئەومەنجەکەی ئەوەی پەرلەمان بە ئاسایی کارەکانی خۆی بڕێوە بەت مەبەستی دابشکردنی پلە و پۆست نەبووە پێشتر ڕێککەوتن بووە و ڕێککەوتن بەردەوام بوو ئێستا ڕێککەوتنێکی تازەیە ئەم پلە و پۆستانەی لەناو پەرلەمانش دووبارە دابش دەکرێنەوە باش بەپێی ئەوەی کە ئەنجامی ئەم گوانەی لە ئارادانە ئەوە بەچی دەگەن بە چ ئەنجامێک دەگەن چ ڕێککەوتنێکی ئەو ڕێککەوتنەی سێ قولیە و دەبیتە 4 قولی 5 قولی و زیاتر لاانەکانی ترش شەریک دەبن لەو ڕێککەوتنە هەمووی لە بەرچاو دەگیرن ینی لاانەکانی ترش بەرچاو دەگیرن واو کاتە دابشکردنی ئەو پۆستانش بابەتەکە لەو بابەتەنەی کە یەکلای پێویستە یەکلای بکرێتەوە باشە دکتۆر وەکو لە پێشەکی بەرنامەکەش باسم کرد حکوومەتی عێراقی لە ڕێگەی پەرلەمانەوە کۆمەڵێک شتی بەرامبەر کورد کردووە دژی ڕفراندۆم وەستاونەتەوە بە کۆی دەنگ تەواوی جگە لە کورد هەر هەمویان دەنگیان بۆ داوە 1970 بەڵێ لە 328 ئەوەشی لەوێ نەبووە وترێت ینی بە پێزانیارەکانی من هەر بە تەلەفۆن موافقەتی وەرگیراوە کە لەگەڵ ئەوەیە کە دژی ڕفراندەم بن هێز دژی کورد بەکار بهێنرێت ئەگەر پێویستی کرد و ئەم ڕۆژ ئاگاداری جەنابتان و بینەرانیش ئاگادارن کە یعنی دکتۆر نەجمەدین کەریمیان وەکو پارێزگاری کەرکوو کەرچەند دکتۆر خۆی قسەی لەسەر کردووە وازحە بۆ بینەر بۆی کاتەکە سەغلال بکەین دوور خراوەتەوە جەنابتان ینی وەکو سەرکردەیەکی باڵای ناو پارتی دیموکراتی کوردستانیش جگە لە پۆستەکەی دیکەتان کە جێگیری سەرۆکی پەرلەمان چۆن لەم هەنگاوە ئەڕوانن قسەیەکەیە ئەڵێت ئەمە کۆمەڵێک شتە کورد بە پارە ئەیکڕێت کە حکوومەتی عێراقی کات خۆی دەمەوێت ئەوە بە بینەری تەلەڤیزیۆنی ئێوە بڵێم بە خەڵکی کوردستان بڵێم ئەمە دەرەنجامی سیاسەتەکەن ئەمە ئەو هەڵانەی کە ئێمە چاوەڕوان بووین ئەم هەڵانە هەر ئەنجام دەدرێن ئەو عەقلیەتەی بەداخەوە لە عێراق زالە عەقلیەتی ئینکارکردنی مافەڕەوەکانی خەڵکی کوردستانە ئەوە وردە دێتە لە بەرچاو یعنی پێشتر لە خلالی گفتوگۆ مناقشەمان دەکرد خەڵکێکی وها بوو بە سادایی تەماشای ئەم مەسەلەی دەکرد ئەمە لە 2008 ئەمە
کە دەستپێکی ئەو سیاسەتانە بوو وردە وردە دەهاتنە ئارەوە و ئەو کاتەش مەترسی هەبوو کە ئەمە زاڵبوونی سیاسەتێکی تائیفیە و ئینکاری مافەکانی کوردە هەر زۆر خەڵکێک ئەو کاتە باسی دەکرد کورد زۆری دەستکەوتەوە لە دستوری هەمیشەیی دەبێ هەموار بکرێتەوە ئەو کاتە دەستیان کرد بە جوڵانەوەی چەک یعنی ئێمە کە ئەوە بەبیری خەڵکی کورسان دەینەوە ئەمە بەستمان لەوەیە ئەوە ئەنجامن ئەو کاتەش باسی ئەو سیاسەتە کردووە خەڵکی کوردستان لەو قۆناغە دەرباز بووە بترسیت لە سیاسەتی شوفنی و سیاسەتی تائیفی و سیاسەتەکانی ئینکارکردنی کورد ئەوە دووبارەکردنی مێژوویە خەڵکی تر کردووە و فاشل بووە لە بەغدا ئەمانەش دەیکەم فاشل دەبن چونکە بەو عەقلیەتە ناتوانن نە کورد لە ناو ببن خۆ چیان نەمانەی کرد یعنی چ مشکلەیەک هەبوو وەکو ئەمڕۆ جەنابی سەرۆک لە باسی کرد چ ماوە نەیان کردووە چی تازە ینی مە چوارمانی چی دەکەین تەسەوەر دەکەین تازە بە خۆدا دەچنەوە و بە عەقلیەتێکی شارستانی و مەدەنی تێن دەڵێن با گفتوگو بکەین کەی ئەمانە زمانی گفتوگو دەزانن لەبەرەوە ئەوە نەتیجەنە مقدمەکە پێشتر دیار بووە دیار کراوە باس لێ کراوە و بە جارەیەکەم نینە لە ناو پەرلەمانی ئیتحادی زمانی زۆری نەبەکاردێنن خۆ بۆجە چۆن بردرا یعنی کەم بوو قەزێ بڕینەی بۆجێی خەڵکی کورسان بجێی هەرێمی جەنابی سەرۆکی هەرێمیش باسی کرد دەیان ساڵە هەوڵەدەن مافەکانی پێشمەرگە دابین بکەن نەکرا بەڵام بە چەند ڕۆژێکی کەم حەشدی شعبی کرا بە یاسایی و بودجەیەکی زۆر قەبەشی بۆ دابین کرا بەلێ لاەنێکتر ئەوەی بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەوە ڕاستە ئەوانە بۆ ڕایگشتی کوردستان بەڕاستی دەرفەتن دەرسن یعنی دەبێت تێبگەین باشە ئەوەی تێنەگەشتونە تا ئێستا دەبێت تێبگەن باشە دکتۆر ئێرادەی ئێمە مافەکانی ئێمە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە ئێمە بە کۆدەنگی داوای مەسەلەی جاری مافی چارەنووس بکەین و پراکتیزە بکەین دکتۆر جافەر لەو کاتەی کە حکوومەتی عێراقی ئەم هەنگاوانە بەرامبەر کورد جێبەجێ ئەکات و ئەم هەنگاوانە ئەنێت عەبادی داواکە کە شاندێکی باڵای هەرێمی کوردستان سەردانی بەغا بکا بۆ گفتوگۆ ئەبێ کورد بەدەمەم داوایەوە بچێت بەڕای من کاتی دانوستاندن لەگەل بەڕێز عەبادی تەواو بووە چونکە بەڕێز عەبادی هیچ دەرفەتێکی بۆ دانوستاندن نەشتووە ینی بەو دوایین ڕەفتاری ئەوە بوو لادانی بەڕێز نەجمەدین کەریم ینی سەرۆک وەزیران بەم عەقلیەتە ڕەفتار کرد پێشێلی یاسا بکەن و لە دەرەوەی دەسەڵاتەکانی خۆن بڕیار دەرکەت داوا لە پەرلەمانی عێراقی بکەتن ئەمانە هەموو بەڕاستی من دەڵێم کات بەسەر چووە تو ئەم مەسەلانە بە گفتوگوی دووقۆلی چارەسەر بکەیت دەبێ یان زەمانەتی دەولی بێنە ناو بابەت UN بارکی خۆ بزانیت کۆمەلگای نێودەوڵەتی باش ئەوە ئەولانەی دەوڵەتیانە کە پەرۆشی وەزە عێراقن دەبێتن لەسەر مەسەلە بێن باسکەن لەگەڵ خەڵکی کوردستان بەڵێ دکتۆر بە قسەکردن لەسەر زەمانەت و هاتنە سەرخەتی زلهێزەکان ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا و لەگەڵ باڵیۆز و قومسڵی بڵین ئەمریکا لە هەرێم و لە عێراق لەگەڵ نوێنەری حکوومەتی بریتانیا و لەگەڵ نوێنەری UNش کۆبۆتەوە و ئەوان باسییان لەوە کردووە کە فەڕەنسا و ئەڵمانیاش بەناو ئەم مەسەلەیەن و قسەیان لەگەڵ کراوە ئەوان ئەڵێن کە ئێمە لەگەڵ مافی گەلی کوردین بەڵام تەوقیتەکە بە گونجاو نازانین کورد ئەبێت لە ئێستادا چه هەنگاوێک بنێت چکە ئەوتێت وەرەقەیەک خراوەتە بەردەم سەرۆکی هەرێم بۆی لەگەڵ لایەنەکانی دیکە تاوتوێ بکات و بڕیارێکی لەسەر بدە وەڵا خۆی ئەوە بەیەقدانی کۆمەلگای نێودەوڵەتی بە خەڵکی کوردستانە و بە ڕۆلی هەرێمی کوردستانە لە جەنگی دیژی داعشدا و بەو ئەزمونەی هەرێمی کوردستانە و بە مافی چارەنووسش ئەو بایەقدانی نێودەوڵەتیە خۆی جێگای ڕێزە جێگای ستایشە ئەوە لایەنەکەی لایەنە ئیجابیەکەی و لە ئەنجامی جدیەتی پرسەکەشە بەتەکیت و ئەمە بەڕاستی من خۆشحاڵم بەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی بەو بایەخەتێتە ناو ئەم بابەتەوە لەلایەکی ترەوە ئەمە پرسیاری تر دروستەکەت ینی پرسیاری تر دروستکەت گەلێک بڕیار بدەت بە کودەنگی ڕێفراندۆم بکات ڕێفراندۆمش
گەلانی ڕۆژچاوا پێشێمە پراکتیزە کردووە و دەیزانن سەلماندونە لە یاساکردنی دەوڵەتیەکان لە دستوری UN ئەمە هەموو ئەو بابەتانەی کە سەلمێنراون یعنی قسەی لەسەر نەماوە گەلمافیەوەی هەیە کە خۆی بڕێ ئەمە دیارکراون ئەمانە دەزانن ئەمە بڕیاری گەلە و بڕیارێکی دیموکراسیە و بڕیارێکی ئاشتیانەیە بۆ ترسی لێ دروست ببیت یعنی ئەوە سرم سرماوە یعنی مەسلەی تەوقیت مەسلەیەکی ئەوە نییە ئەوەندە گفتوگۆ لەسەر ببیتن ئەنجامەکە ڕاستە ئەنجامی گشتپرسیەکە ڕێفراندۆمەکە دەکرێت لەسەر ئەوە گفتوگۆ بکرێت ئایا بۆ ماوەیەک سەر بکرێتەوە تا کۆمەلگای نێودەوڵەتی باشتر هاوکار دەبن لەگەلێمە تا زمینە سازیەک لە نێوان هەولێر و بەغدا دروست دەبیتن لێک تێگەشتێکی باشتر دروست دەبیت ئەو دەکرێتن ئەنجامەکە بەیانی بەدەستەوە بیت گرفتەکانی نێوان هەولێر و باشتر بەغدا باشتر چارەسەر نابن ئێمە وا دەڵێن ئێمە دەڵێن تەوقیتەکە بڕیار لەسەر دراوە لەبەر ئەوە دواخستنی ئەم ڕێفراندۆمە بێڕێزیە لەگەڵ ئێرادەی خەڵکی کوردستان باشە ئەوە ڕێی منە و ئەو ڕێیە باشکرایی دەڵێم و ئەوە وانە ینی بەومانە نەبیت کە ئێمە ینی دڵسۆزی و خەمخۆری ئەمریکا تایبەتی و هاوپەیمانانی ئێمە لە بەرچاو ناگرین هەمیشە گوتومەە سوپاسیان دەکەین و ئەوە شوان ناگەینتن کە ئێمە بایەخ بە دڵسۆزی و خەمخۆری ئەوانش نادەین ئەوە بەڵام لە لایەکی ترەوە من دەڵێم باسکردنی دواخستنی ڕێفراندۆم بە بەهانە و پاساوی نەگونجاوی کات من دەڵێمەوە بێرەزیە لەگەڵ ئێرادەی خەڵکی دکتۆر بەڕای ئێوە کەمتر لە خولەک و نیویەکم ماوە دوو پرسیاریشم ماوە بەڕای ئێوە بە کورتی وەڵام سپاس دەکەم کۆنفیدرالی لە ئێستادا بەدیلە بۆ ئەم ڕێفراندەمە ئێستا کورد دەبێ پێی ڕازی من دەڵێم ئەنجامدانی ڕێفراندۆم پرۆسەیەکە دەبێ هەربیکی بکرێتن مادەم بڕیاری لێدراوە دەبێت دوان نەخرێتن ئەمە مەسلەیەکە بەڵام ئەنجامی گشتپرسی ئەوە پرۆسێکی تر دەست پێ دەکات بە پێ ئەنجامەکە دەکرێت لەسەر ئەنجامەکە مساوامە بکرێتن سەر بکرێت بۆ ماوەیەک ئەو جا لە چ قۆناغێک گفتوگاکان بە سەرەوەی کۆنفۆدرالی سەر بخۆیتەوە فەکی ارتیبات دانوستاندەکان ئەوە مەسلەیەکی ترە من دەڵێم ئەوە یعنی ئەو بابەتە دوو بابەتی جیاوازن باش لەسەر ئەنجامەکە بەڵێ ینی دەکرێت مساوامە لەسەر بکرێت ئەوش بە کۆدەنگی و گەڕانەوە بۆ ڕای لایەنە سیاسیەکان چونکە ئیرادەی خەڵکی کوردستان دەربرین لەو ئیرادەیە کراوە باش دکتۆر ئەخیر پرسیارم وەکو دەرئەکەوێت لە قسەکانتە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەنی مساومە لەسەر دواخستنی ڕێفراندەمی 25 ئەیلول بکرێت ئەوە ڕێی خۆمە بەڵام قسەیەکەیە کە نیازێکەیە لە ناو پەرلەمانەوە ڕێفراندەم دوا بخرێت تۆ چی تشتیوا لە ئارادا نییە تشتیوا لە ئارادا نییە باس ناکراوە باسش ناکرێت و ئەوە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆمە بڕیاری داوە و پەرلەمانی کوردستانش بەو ئیمزانەی کە من وەرم گرتوونە و تێگەیشتومە پشتیوانەی تەواوی لە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم دەگیرێت لەناو پەرلەمانەوە شتە ناکرێت دواخستن نەخێر ئەوە پرسەکە پەیوەستە بە ئیرادەی سیاسی خەڵکی کوردستانەوە هەر لە دەمەوێت ئەماژە بە دوو خاڵی تر بدەم پەیوەستم بەوەی بەڕوولی ئەمریکا لە عێراقدا ئەمریکا دوستی ئێمەنە و ڕۆڵێکی باشیان هەبوو لە پشتیوانی هەرێمی کوردستاندا بەڵام ئەمریکیەکان دوو هەڵەی گەورەیان لە عێراق کردووە و ئومێدەوارم جارێکی تر ئەوان نەبنە هۆکاری ئەوەی مەینەت بۆ خەڵکی عێراق دروستکەن هەڵەی یەکەمیان بەڕاستی ئەوە بوو کە لەشکری خۆیان لە عێراق سەحب کرد لە کاتێکدا عێراق پێویستی بە سەقامگیری زیاتر هەبوو ئەمە ینی دەبوا بەڕاستی بەو شێوازە مەعاملە لەگەڵ عێراق نەکەن دووهەمیان ئەمەیە کە ئەوەی دەیانەوێت بەڕاستی پرسی ڕێفراندۆم ڕەبتکەنەوە بە جەنگی دژی داعش ئەم هەڵەیە هەڵەیەکی گەورەیە ئەمریکا دەیکەن ئەم مەوزوعا دەبێت بەو شێوازە مەعاملە لەگەڵ نەکرێت هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی بینیوە لە جەنگی دژی داعش پرسی ڕێفراندۆم پرسێکی دیموکراسی و ئاشتیانەیە بەڵێ دکتۆر جعفەر ئیبراهیم هەمنیکی جێگەری سەرۆکی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ و دەرفەت و بۆ کاتەی بە ئێمە بەڕێزم بەڵێ بینەرانی ئەزیز
گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر جعفەر جێگری سەرۆکی پەرلەمان لێرە کۆتایی هات ڕێزی یادگار فایق و ستافە ئەزیزەکەم لێرە لە ناو بینای پەرلەمان لە ناو حوشەی پەرلەمانی کوردستان و لە ستۆدیۆی سەرەکی قبولکەن تا بەرنمەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان